هەر شتێک کە نەیزانی دوژمنتە. پێش ئەوەی کە بزانی ڕووی چەکەکەت لە کێ دەکەی پێویستە دووکەڵی دەوروبەرت پەرت کەی. بەهار باشە؟ پرسیاری بەهارم لێ مەکە ئەیشان، کارەکەت کرد و خۆش پاک دەکەیەوە. پرسیاری بەهار لەم مەکە. بۆ بانگت کردومە؟ نەخێر. تۆ دانیشە؟ شتێک لەبارەی ئەزەل دەزانی؟ شتێک نەمزانی بێ. تۆ دەبێ زۆر لەم باشتر بزانی. لەگەڵ جەنگیز لێتان کۆڵیوەتەوە؟ هیچ دەرنەچوو. بەڵام تۆ لە سەرەتاوە لەگەڵ ئەزەل نەئارام بووی. جاچێ لەگەڵ ئارام بووە ها؟ هەر لە سەرەتاوە شتێکی لە مێشک بوو، فێڵێکی هەبوو، من بۆ نیم دەکرد. چۆن فێڵێک؟ با من تێ بگەم. تۆش هەستت پێ کردووە؟ تێگەیشتی وانە؟ تۆش بۆنت بۆ دێ؟ نا، سێر و فێڵشتەکانی ئەو کارم نەکرد. شتێکی کۆنتر هەیە؟ نا، منی ژوا تێگەیشتم وتم شتێک دەدۆزمەوە، بەڵام هیچ نوقستانیەکم نەدۆزی، هەمووی 6 لەسەر 6 بوو. هیچ شتێک نێبێ نوقستانی عەلی. نوقستانیەک دەبێ بێ ئاگاییەک دەبێ شتێکی پێچەوانە دەبێ. ئەمانە زۆر سەیرن. وەک ئەزەل ها؟ وەک ئەزەل. چی دەکەی؟ ئەو شتەی باوکم پێوتم بچووک بووم. گەر لەگەڵ کەسێک زۆر بەختەوەر بووی گومانی لێ بکە. ڕێک پێشەوەی قیامەت هەستێ، لە ناو تەموو مشدا ڕووبەڕووی یەکێک دەبیتەوە. دەنگێکیش لێت دەپرسێ لایەنگری کێ؟ چێە؟ ئەلۆ، منم کاکە عەلی. چۆن دەڕوا؟ چی بوو کاکە عەلی؟ زۆر هەستت جوڵە؟ لەبەرەوەی قسەت پێ ناکرێ؟ زۆر بیرت کردوم؟ جەنگیز دای دەخەم. دای مەخە عەلی، دای مەخە. گەر دایخەی تەنیا دەمێنمەوە. ڕۆژانی کۆنم بیر دەکەوێتەوە، دواتر دەچمەلای بەڕێوەبەر، ئەویش لە خۆمان حسابە. پێی دەڵێن وەرە بە یەکەوە بگەڕێنەوە بەرواری 18 ئەیلولی 1997 شەوی تاوان و کوشتنەکە. خۆشە دەستێنی. ئای عەلی، یەک جاریش بە شتێکی عەقلانە بڵێ دەی. ئێوە خۆتان من تاسوتان. مەسەلە سوتانی تۆیە لەگەڵ من. هیچ بەڵگەیەکت لا نییە. خۆ خاڵ و ڕامیز لایەتی. لەوانەیە پێمی بدە. کەسێک نییە ئەوەندە تۆی خۆش بێ دەیدا. خۆشی دەوێی؟ بەیانی دێم. کاچی من، لە منەوە سڵاو بۆ هەموو کەسێک. بڕیارت دا و بێتە ئێرە کاک عەلی؟ ڕاستی بڵێ. کۆرە نا. بۆچی بێتە لام؟ تۆ نەچیتە لای عومەر؟ بۆ تۆ چووی؟ ئەوەش ڕاستە. کوڕە ئێمە چه هاوڕێیەکین. هەر کەسە و خیانەتی لەوەی تر کرد جگە لە عومەر. کاتی بۆ ئێرە ئەو کاتە لە عومەر تێگەیشتی؟ خراپمان بەسەر عومەرێنە ها؟ کوڕە ئاخر چۆن؟ باش ئێمە چۆن ئەوەندە قێزەوەم بووین ها؟ ئەوە من بۆ خاتری عەشق کردم. ئای تۆ؟ باسی عەشق مەکەوە جەنگیز. تۆ بۆ خاتری عەشق پیساییەکیش نەکردووە. ئێمە هەرسێکمان ئەوها بووین. ئەوها بیریت کەوتەوە؟ بێگومان ئەوها بووین. وا دەزانی من هەستم بەو نیگا پیسانەی تۆ نەدەکرد بۆ عومەر؟ وا دەزانی ئاگەم لێ نەبوو هەمیشە بەخیلیت بە عومەر دەبرد؟ ئەوەش بۆ عاشق بوو؟
تابێتە جێ عومەر هەمومان فەوتان نە سەردار بوون نە ئەیشان بوون ئەوانە چێ بوون کوڕا ئێمە تۆ من و عومەرت بۆ ئەوان فرۆشت بیژی بەس بۆ ئەوەی بێجێ عومەر ئێستاش ئەوە بوویە عومەر وەکو عومەریش دەبڕزێەوە لە بەندیخانە ئای لەوە زۆرت لە دڵ هەڵگرتووە کاکە عەلی خۆزگە و ڕۆژەی هاتیە بەردەرگام بۆ ئیش ئەوت بوتایە ئەها پیاوێکی مەردی خۆزگە و کاتی مفلیس بوویە هاتیە باوەشم ئەو کاتەوات بوتایە جەنگیز کوڕم لە بەلاش قسە دەکەی لە بەلاش هەموو شتێک لە تۆ دەستی پێکرد بچکۆڵم شکر بۆ خوا هەر بە تۆش کۆتایی پێدەی بچکۆڵم یاریت کرد دۆڕاندت ئێستاش بگەڕێەوە ژوورەکەت چاوەڕێ مردم بە هەمات بینیوە ئەمە حەزیایە ئیتر لێی دەرناچی بۆ خۆت ئەفەندیەکی نوێ دۆزیوەتەوە ها؟ ئەزەل تۆی کردوتە پاسەوانی خۆی؟ چی ڕوویدا؟ بەتەما بووی ببیە کابوسی چیت پێدەدا؟ بە چەند کڕای و فرۆشرایی کاک عەلی؟ ئەو ژنت هەیە کە زۆر عاشقی ئەوی لەو بپرسە تۆ واز لەو بێنە ئەزەل دەتخاتە دۆڵەوە دەبینی لە من خراپتر دەبی عەلی ڕامیست تێبەردەدا ئەو کاتە چی دەکەی دووبارە بەڕاکردن بەرەو من دێەوە لە تۆ ڕزگارم بوو جەنگیز هەڵام کرد وام زانی گولەیەک شتێکت ماوە هاتم بینیم جەنگیزاتای تەواو بووە کوڕم تەواو بووە ڕاستە تۆ بەبێ من یەک مانگیش دەدەرەوە بەرگە ناگری عەلی جەنگاوەرانی هەمان لایەن بۆ شەڕ بێ یان خوێن ڕشتن دوور یان نزیک لە یەکتری نزیک دەبنەوە تەفەوە کاکا چۆنی کەمێک ناڕەحەت بەم حاڵەوە چۆن بم تەفەوە با پێت بڵێم کە ئەمڕۆ چیم زانیوە وەرە با پێت پیشاندەم وەرە یەکێکیان هەڵبژێرە ناسپاس کاکا من هەڵ هەمە کارە نیتە هەڵبژێرە
یەک جار داوای یارمەتیم لە ئەزەل کرد یەک جار ئەویش لەبەر بەهار وتم بڕۆ بیهێنەوە لەو داوای یارمەتیم کرد ئەو چی کرد؟ هێنایەوە؟ هێنایەوە بێگومان منیشی هێنایەوە سەرخۆ چی بووە؟ دەنگت لێوە نییە تێنەگەیشتم چی کرد بەڵام شتێکی وای کرد کەیتر بەهار قەت قسە لەگەڵ من نەکات ئەمەم زانی بۆچی؟ سەرچاوی پیسیەکانم لە لای ئەو چەپڵە بۆ ئەزەل لە کۆتایی داوای ویستی کردی پیرۆزبایی بۆ ئەزەل دەزانی ئەمڕۆ چیم زانیوەتە فۆ ئەو ژنە عاشقی بووی بە شێوەیەک سەیرت دەکا وەک پیسایی وەک زبڵ ئیتر ئەو کاتە تەنیا دەبێ بەسەر پشتی کێوی من و تۆ ئەمڕۆ پێیەکەوە ئەزەل دەکوژین تافۆ ئەی ئەو برادەرانە تۆ تێنەگەیشتووی برادەران بەس بۆ جوانی ئەمڕۆ ئەزەل بەدەستی من و تۆ دەبێ بکوژرێ چۆن؟ هەروەک ئەوەی کردوویەتی خاڵی لاوازی بەکاردێنی دەچین لە شوێنێکی وا دەیگرین بە تەنیا دەمێنێ هیچ شتیوانیە یعنی زیاری شتیوانیە لە گۆڕێ بیکەین ناکاکە چۆن نییە ئەگەر شتێک بتەقێتەوە و ئاگر بگرێ دەی بیستی ئەمان ئامادەیە چێ کوڕە و گرژە چۆن گرژ نەبم وا دەچین پیا بکوژین هێچیرەکەش بێگانە نییە ئەوها زۆر زەریفتر و بەتامتر دەبێت وەستا گەیشتین زۆ تۆمبێلەکان لێرە دوورخەنەوە دەی ئەی بە هەرچی بەسەر دێ ڕێگاکەمان کۆنتڕۆل کردووە نایڵ نەم کەسێک بێت ئەم ناوە ئەوانە چێن؟ تەلیسیان پێیە بۆ ئەوەی ئەزەلی تێ بکەین ئەوە هات منیش دەچمە ئەو لای تا چاوم لێیان بێ باشە؟ لەگەڵ من بە تۆ لەگەڵ من بمێنەوە تەپۆ باشە ئێمە چۆن یەکترمان دۆزیەوە کوڕە چۆن چاکەتەکەت هەڵدەگرتم لەگەڵ خوێنم تێکەڵ بوو تا بووی بە برام بەڵێ کاکە تەپۆ ئەمە کۆتاییە ئەمە دوایین گولەی منە براکە ناکاکە دوا گولە بۆ ئێمە ئەو گولەیەیە کە بەرخۆمان دەکەوێت قسەیە کوڕە قسەیە پێم ناوێت تۆ لەکێوە عاقڵ بووی تەپۆ قسەی وا گەورە لە دەمت دێتە دەرەوە لە تۆ فێر بوو مامۆستا ئەوە بەم بڵێ تەپۆ ئەوەم پێ بڵێ دەی باوکارە تەواو بکەین من گەیشتم چاوەڕوانی تۆم ئەزەل شتێکی سەیر ڕوویدا چی بوو؟ بۆ پرسیلی ڕێگاکەوە سام چاکەم چەقی هێستاوە دەیگۆڕن من کە بەجا دەکەم چۆن تایەکە دەکەی؟ نازانم نایخەمە ملیکەس بەس وە بزانم پیاوی فتەقاندی من دوای دەدەقەی کردم
ناجیانە تۆ ئێستا نایی دوای پەیوەندی پێوە دەکەم ئەزەل پێویستە قسە بکەین دواتر نابێ دای دەکەم چاوەڕوان بە باشە عەلی گازگر شتێکێ بڵێ پێشتر پێم وتی ئەگەر ئەو جارە چەکم لێ ڕاکێشی وا دێ دەکەم بەکاری بێنی ئەزەل لە چاوەکاتەوە بینیم برادەر ئەم جارە جیاوازە تۆش کرایەوە بەڵێ بە حیسابی تۆ گەیشتنە کۆتایی وانە؟ ئەرێ تۆ چی لە من دەشاریەوە ئەزەل شتێکی وات شاردۆتەوە ئەگەر هەموو شێوێکیش ئازار بدەم پێم ناڵێ دەیڵێم عەلی بەڵام جارە کاتی نییە دامری کوڕە دامری ئەی بەتەمای کەی پێ بڵێ دوایی جیان بەسەر تۆ هێناوە کوڕم پێی دەچێت شتێکی وایان لێ کردبی نازانم تۆ کەسێکی نامۆی کوڕە کوڕە خۆ بەڕاستی ناترسێ ها بۆچی چونکە ئەوە یەکەم جارت نییە عەلی هەر پێشتریش چۆن شتێک لە گیانی شێتێک بشاریەوە نەتوانی دەریبێنی تۆ شتێکی ئاوای بۆ من تۆ دەناسم تۆ چی لە من دەشاریەوە ئەزەل چێی تۆ کوڕە چێی بەوردی سێرم کە بسوڕێ بسوڕێ دوا قسەت نەخۆشەکەی بەهار دووبارە دەستی پێکردێتەوە دەڵێ دەرمان وەرناگرمەوە هەوڵ دە چارەسەری وەرگێتەوە دەزانم هەوڵمدا بەڵام ئەو کچە بەس گوێ لە تۆ دەگرێ بڵێ ئەوە دواوتەی من بووە گوێ دەگرێ ناکرێ لەگەڵ تۆ هیچم پێ ناکرێ دەفۆ دەماچەکە دەربێنە دەڵێم دەماچەکە دەربێنە بەسەریەوە بنێ پەنجەی پێوە نییە کاکە تەفۆ تۆ لە ئەنگری شێی نیشانمدا ئێستا
بۆستە با لە پشتەوە لێم نەدا باڕوو مشڕن هێواشی هێواش بیتە خێرە تەفۆ تەواوی کە باشتر دەمی ئەزەل ئاوا بێ بايتر ظلمي او هديوة تواو بيتفو تواو بابا هيك ودريشة برقا كمان بدين دي توفيق كاتي هات باشە من چۆن متمانە بە تۆ کردان؟ مەکە! کوڕە لەبەر تۆ دونیام وێران دەکرد تەفۆ نێنە پێشە! سەلیم دێتە دەم سەلیم! دێتە دەم سەلیم! پێت ناکرێت تەفۆ گولەی تێدایە بەڵام دەرزی تێدانێت تەفۆ تۆ نەهاتی من بکوژی تۆ تەڵەت بۆ من داناوە بۆ ئەوت دانا حسابێکی زۆر هەڵات کرد ئەزەل هەرچی خۆشەویست بوو لە من برد و لێستاندم بەهارت برد تەفۆت برد کوڕە تەنها ئەوانە خۆشەویستی من بوو ئەگەر هەموو خۆشەویستانم ببەی ئەی باشە چی بۆ من دەمێنێتەوە ئەزەل عسكري علي چی لە تۆفیق دەکەی؟ نازانم ئەگەر یەکێک لە ناو ئێوە خاین بێت چی لێ دەکەن؟ تۆ ئەو بەردا هەرچێکە دەیە بیزانی من پێت دەڵێم نا تۆ زەحمەت مەکێشە تۆفیق هەموو شتێک بە من دەڵێ نەخێر پێت ناڵێ
باش دەکەی چونکە تۆ لە من باشتر دەیناسی دەی ئەگەر نەیڵێ یەک ڕۆژ بەرگە دەگرێ چونکە گازگیر ئاگری تێبەرخوا یعنی ئەگەر شتێکت هەیە بیڵێ پێشکت کۆ بکەوە تا سبەی ئێوارە چیت هەیە بیڵێ بەیانی باش تافۆ بەیانی باش کاکە پێم بڵێ ئەزەل چۆن توانی تۆ بکڕێ وتی چیت پێ دەدەم دەی پێم بڵێ تەفۆ بڵێ قسە بکە قسە بکە قسە بکە بەسەوا سەیرم بکە بە جوێندان ئەشکەنجەم دەدەی کاکە ئای تەفۆ ئای تەفۆ ئاخر پێم بڵێ بۆچی ئەو لایەنە خۆ ئێمە ئەو لایەنەمان خۆش نەدەویست بۆ چووی من نەچوومەتە ئەو لایەنە کاک عەلی من هەر لەناو ئەو لایەنەدا بوو تۆ ڕامیز ئەزەل هەموو ئەو کاتە هەموو تەفۆ هەمووی چی بڵم شەمەندەفەر لەناو شەمەندەفەرەکە لایەنی منێت هەڵبژار ناتی خاڵە و تیبی کوژە نەتکوشتم نەیوت بیکوژە ناکوڕا نابێ باشە ئەی هەمیشە باسی عومەرت بۆم دەکرد لە بەهار ساردت دەکردمەوە هەمیشە ڕادەکرد بە دوای من نەوەک شتێکم بەسەر بێ یعنی لەبەر ئەوە نەبوو کە نیگەرانم بووی وانەڵێ کوڕە نانەکەی کورە وانەڵێ کاکە کاک عەلی بۆ خۆم هاتبووم بۆ لای هەڵخەڵەتیەت بەدەستی خۆم ئەرەنم کوشت تا تۆ هیچ بەسەر نەیە کاکە کوڕە ئێمە چی دەکەین تەفۆ چی ڕوودەدا عەلی گاز کرد خاڵۆ شتێکت لایە هی منە لەبیرم کردووە ئێستاش لەلاتە لامە خاڵۆ بێزەحمەت بۆ من بگەڕێنەوە برادر وەرە بیبەوە برا ئەوها ئەوەندەش گرنگ نییە گیانە ئەگەر ناتەوە بیدەیتەوە بالات بمێنێتەوە برادر هەرەوەندە یانی هەرەوەندە برادر
تەنیا قسەیەک ماوەتەوە کە تۆم بینی ڕوبەڕوو پێت دەڵێم نیگەران مەبە. جا بۆ ئێستا ناڵێ خاڵۆ، چاوەڕێ مەکە، شوێنێک بڵێ یەکتر ببینین، بەڵام بە تەنیا وەرە، منیش دوو قسەم بۆ تۆ هەیە. دوو چای بۆ ئێرە بە جەماعەتیش بڵێ. برادەرینە، خاڵۆ دەیەوێ بە تەنیا قسە بکە. خاڵۆ چێ خۆناڵێ بە تەنیا هاتوو؟ مرۆڤ کاتێ هاوڕێی زۆر بوو بە تەنیامانەوەی زۆر زەحمەتە برادەر. نابە قوربان ئەگەر دوژمنی زۆر بێ بە تەنیامانەوەی زەحمەتە خاڵۆ. کەوایە ئەوەی ناودەستە جێی بێڵێ و لەم ناوە دوورکەوە تا ئێمەش بە تەنیا لێت گەڕین برادەر. منیش هەر بۆ ئەوە هاتم خاڵۆ، بەو حسابەی منیش کەمێک تۆم ناسیوە، خۆکەمت سەراوجێر نەکردومە، پیاویش تەواوی ها، تا ئێستا کاملترین پیاوی کە بینیومە. سپاس خوارزە. گەر لەسەرەوەش ئەزەلدانەی ئەو هەتیوە شەیتانە، اینجا ئەو دووەتان ببێ یەک بەرامبەر بە من، ئەو کاتە کەس ناوێرە بێتە پاڵ من. ڕاستە برادەر. بەهارم بەخشی، ئەها ئەو شەوە جوان پەیمانەکەی خۆم بەجێهێنا لەسەر بالیف لە مێشکیمدا، خەیاڵم دەکرد خاڵۆ ئەویش نەما، تەفۆ هەبوو تۆفیق. ئەو لە حاڵی من تێدەگەیشت، لەگەڵ ئەو هەتیوەگەر نوقمیش باین هەر خۆش بوو. ئێستاوەشمان لێ ڕۆی. ئێستا چیت هەیە برادەر؟ ئێستا ڕێکیشم نییە، من خۆم بە تەنیا بەرامبەر ئێوە کوڕە پێکەنینم دێ. ئەگەر چی من زۆر عاقڵ نیم، بەڵام دەبەنجیش نیم، ها ئێوە هەردووکتان من سەرف دەکەن. ڕاستە ها؟ ڕاستە. یعنی ئەگەر شێتانە بیڵێن جوانە ها؟ یعنی لە خاڵێک وەستانێک پێویستە، یعنی پێویستە ئەوەی دەمدەنێ و بۆ شوێنێک ڕاکەم. ڕاستە؟ ڕاستە. منیش هەر بۆ ئەوە هاتبووم خاڵۆ، هاتووم پێت بڵێم بۆ هیچ شوێنێک ڕناکەم، تۆفیقیش نادەمەوە، هیچ ڕێکەوتنێکیش ناکەم، هەرچیتان هێوی هێنە مەیدان. یەکەم ڕۆژ تۆم بینی چی دوت؟ وتت گەنجۆ ویست هەر شتێک بکەی بە ڕاشکاوی بە دوژمنەکەت بڵێ. ئەو کاتە ئێستایە خاڵۆ. لەسەر مردنت
سەرمردنت کوڕم دیارە تۆ قەت ناتەوێ واز بێنی هاتوومە تۆفیق بگەڕێنمەوە هەر خۆت بە تەنیا هاتووی منی جوان دەکەم پێم بڵێ هەموو ئەوانەی خوارەوەت بڕی ئەزەل بگەڕێەوە ماڵێ ئەو جارا و شەڕەت جێبێڵە نایبەیتەوە هاتوومە تۆفیق بگەڕێنمەوە عەلی تۆفیق دایبەنەوە کوڕی خۆم باوا بێ ئەو هەقێتی تۆفیق دەمانچەکەت بێنە خوارێ بێنە خوارێ عەلی تۆ من کاکە بەتەنیا تۆفیق بۆ خوارەوە من کارێکی بچووکم بە عەلی هەیە دەی وێن بن پیاوێک هەبوو شاگردێکی منداڵی لابوو پێی دەوت دەبێ بخوێنی نابێ وەکو ئێمەت لێبێ باشە تۆ ئەوانە لەکوێ دەزانی؟ دەبیە پیاو پێی گوت پەیمامدا مناڵەکەش پەیمانیدا بە کاچی گازگری وا دەزانی بە وتنی ئەوانە وازت لێ دێنم چۆن ئەوانە دەزانی؟ ئەو پیاوە هەبوو ئەو پیاوە خۆی بستاند بە هیچی لەو منداڵە نەدەکرد ئەو پیاوە لەکوێیە عەلی ئەو پیاوە لەکوێیە تۆ باشە بۆ کوڕە بۆ ڕامیس پێوتی ها تۆ سەچیاوی دەواز لەو پیاوە بێنن جارێکی تریشوتت پێدوتم کاچی گازگر لەکوێ دەزانی چۆن پێترا کوڕە ها چۆن عومەرت فرۆشت بە تاچی کرا ها زیم لە عومەر کرد حسابەکە بدەم بە تۆ بەڵێ دەیدێ من حسابت لەگەڵ دەکەم عومەر داوای لە من کرد وتی تۆڵەم بکەوە درۆ دەکەی تۆ بە دوای پارەوەی بە درۆ عومەر بەکار بهێنا بێشەرەفیە دەزانی چی وت وتێکم جاردەستی من لە یەخەی عەلیە بۆچی ئەوانی نەوەستان بۆ نەیپاراستم کوڕە تۆ چی تۆ عومەر ناناسی نایناسی. 100 نایناسی
ئەسڵان تۆ ناسی عەلی لە ئینفرادی شێتایە ناوی پارچەکانی ئۆتۆمبیلی دەهێنا وای دەزانی لای توێ لە کار کورە وەل بە لێرە وەل بە کورە بڕۆ لە زیندان قسەکانی تۆی جۆرێ دەبوو لە شەڕ ڕامەکە چاوت شۆڕ مەکە سیرکە لە شەڕ ڕامەکە پێی نەدەکرد بێتوانە بوو بەڵام هەموو ڕۆژێ ئەم داخە دەیکوشت کورە بڕۆ دەوێ وازم لێ بێنە هەمیشە ئەو لەبەر خۆیەوە دەیوت ئەگەر عەلی لێرە بووایە دەیوت ئەگەر کاکم عەلی لێرە بووایە منی دەپاراست بەسە نازانی بۆ عومەر لە ناوەڕاستەوە کردە دوولەت پێم بڵێ ها پێم بڵێ دەزانم کوڕە دەزانم 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 تۆ یعنی تۆ لە سەرەتاوە دەتزانی تۆ ڕامیز بۆچی بۆ بەیاری دەستان پێکرد باشە بۆچی نەچوون بە پۆلیس بڵێن تۆ چیت دەوێ ئەرێ تۆ چی بە دوای چیەوەی تۆ عومەر دەبینی قسەتان دەکرد باشە ئەو هەموو شتانە خۆی بە تۆی گوت تۆ برادەری ئەو بووی ڕاستی بڵێ نەخێر دوای تۆ عومەر نەبە برادەری کەس بۆ عەلی بۆ کردت چ کارێکت بە عومەرە بۆچی هەموو شتێک دەکەی لەبەر خاتری عومەر لەبەر خاتری عومەر ئەمڕۆ نامری ئەزەل ئەزەل دواشت بڵێ سوپاسی تەفۆ بکە ئەو ژیانی ڕزگار کردم ئەها ئەو منداڵی دەمانچەی لێم ڕاشە تەفۆ وای زانی دەمکوژێ مناڵی چی؟ نەدە بە ئەو داماوە بکوژێ ویستی تۆڵی باوکی لە من بکاتەوە تەفۆ منی خۆش دەوێ بۆیە پەنجەی پێوەنا کوشتی لەبەر تۆ نایتوانی من بکوژێ بەڵام لەبەر من ئەرانی کوشت ئەرەن ئاوا مرد کاکە بەربووی؟ بەربووم کەسی لێ سەرەوە؟ هیچ کەسێکی لێ نییە باشە بە کەسی مەڵێ با بێتم فاجا باشە کاکە
هەمووتان دەهێنمەوە. کوڕە عەلی، کوڕە عەلی، کوڕە عەلی، بۆ گۆڕیتە؟ ها من لێرەم، بڵێ. بەخێراتی، دوێنێ شەو پۆلیس هاتبوونە ماڵێ. من چیم لە تۆ کرد بە عەلی ها؟ بڵێ من چیم لە تۆ کرد بووم؟ هیچ شتێک. تۆ سەیری حاڵم بکە. نا من لێرە دەردەچم. بۆ وەستاندنم پێویست بە کوشتنم دەکا کاک عەلی. من بۆ خۆم تۆم خستە زیندان. ئێستاش ئەوەندە دەبەنگنیم بەڕەڵات بکەم. کوڕە نا تۆ نەچمە زیندان. بە کەسی ناڵم کاک عەلی. بە کەسی ناڵم. عەلی قوربانی چاوتم بەرم دە بۆچی بەرم نادەی؟ بۆ پارە هاتووی بۆ ئێرە؟ ها ئەوەش پارە. ئەو جلانەی لەبەرتە دوایێ، ئەوانە لەبەر کەون بە شەو لەسەر شەقام مەخەوە، هەر کاتێ بگرن دەدگرن. بەو شوێنانە مەچووکە پێی دەزانی، چونکە پۆلیس هەمووی پێ دەزانێت. بۆ خۆت ناسنامەیەک دروستکە، چەکش هەڵمەگرە. لێرە نا، ئەو ناوە پیسمەکە. بۆ یارمەتیم دەدەی؟ لەبەرەوەی ئێمە بۆ یەک باشین. لەگەڵ ئەزەل؟ لەمە دووە هەر کەسە و خۆی لە باوەش دەگرێ. هەر کەسە و چارەی دەردی خۆی دەکا. با بزانین چێ سەلامە دەردەچێ. هەتیوەی باشترە ها؟ ئەو لە من باشترە ها؟ عەلی، ئەو جارە ناتوانم بیبەمە وانییە؟ ئەو هەتیوە لە من باشترە وانییە؟ لە تۆ باشترە جەنگیز. هەر لەبەرەوەشە تۆ دەیبێەوە، چونکە ئەو لە شەڕ بێبەزەییە. بەڵام کاتێ بیر لە بەرامبەرەکەی دەکاتەوە، کاتێ دەیەوێت دوا خەڵ جێبەجێکە، ئەزەل لەو خاڵە دەوەستێ. من لە چاوەکانیەوە بینیم ئەو سکی بە بەرامبەرەکەی دەسووتە. بەڵام تۆ کە بیر لە بەرامبەرەکەت دەکەیەوە، دەستت دەخەیە گەروی، دوا خاڵ جێبەجێ دەکەی. لەبەرەوەی تۆ خراپتری. کاگەلی من دەڕۆم. بۆ برادەران تووڕیان کردی؟ دوایە هەموو کارە ئاخر بۆ ڕامیس لەبەرەوەی تۆم نەکوشت، ئەزەلیش بۆیە ترۆی کردم چونکە لەبەر تۆ ئەرەنم کوشت. یعنی نەتوانی ببیە خۆشەویستی کەس، یعنی دارەکەت هەردوو سەری پیسە. وەکو من. چاوەڕانی خاڵۆی؟ پیسکەیەی دواکەوت.
خاڵۆکاری خۆی واناکە لە کاتی چاوەڕانیدا لێت نادا. خەی لێ دەدا؟ کاتی لە بیرکردنت هەرکە لە بیرت کرد ئیتر ئەو کاتە ئێستا نایکە، بەڵام لە کۆتاییدا هەردێکا کاکە. لە نێوان ئەو دوانە، لە نێوان ئەو ئەزەل شتێک هەیە نەیزانم تەفۆ؟ چیان شاردۆتەوە؟ شتێکار هەیە؟ وانە؟ کاکە ئەگەردنم ئازاکە. کاگەلی کارێکیان بە من سپارد کردم، چونکە ئەو پیاوانەمیان لە پیسایی دەرهێنا، دواتر وتیان دیسان بڕۆ ناو پیسایی. چووم، بەڵام دواتر تۆم ناسی کاگەلی، گەر تۆ دەتەوێ، بەڵام من کە تۆم ناسی ئەو کاتە شتێکی نوێ بوو بۆ من. من سەگێکی سێخاوەنی بوو، بەڵام تەنها یەکیان وەک پیا و هەڵسوکەوتی لەگەڵ کردم، تەنیا یەکیان بووە هاوڕێم. گەر توانای هەڵبژارنم هەبایە، گەر پەتی ملم ئەوەندە تون نەبووایە، گەر توانی بایم هەڵی بژێرم، ڕاست بووایە یان هەڵا، من لەگەڵ ئەو تاکەیان تاوەکو دۆزەخیش دەچوو. هەر نەبێ گەرنم ئازاکە. گردنت ئازابێ. گردنت ئازابێ.